مامۆستا مەلا عەبدوڵڵای دووگۆمان کەسایەتێکی دیار و زانای ئاینی ئەندامی لقی زانایانی کۆمەڵی دادگەری لا دەڤەری پشدەر کۆچی دوایی کردو لا مەراسیمێکی پڕ شکۆ و شایستەدا لا گۆڕستانی ناحیەی سەنگەسەر بە خاک سپێردرا. کەسایەتێکی گەورەی دەڤەرەکەمان لەدەستا کە باوکمە مامۆستا عەبدوڵڵای دووگۆمان. مامۆستا عەبدوڵڵای دووگۆمان لە تەمەنی خۆیدا کە موالیدی 49 بۆ خزمەتێکی گەورەی بە دەڤەرەکەمان گەیاند بە تایبەتی لە گوندی دووگۆمان کە زیاتر لە 30 ساڵ خزمەتی ئەو گوندەی کە دیمام و خەتیب بوو لەو گوندەی. باوکم خوای لێی خۆش بێت لەگەڵ مامۆستا عەلادین و ئەو مەجموعە ڕیسپیانەی کە لە دەوری بوون دەورێکی کاریگەریان هەبوو لەسەر ئاشتەوایی ئەو منتیقەیە. بەڵام ئەوڕۆ بە لەدەستدانی بەڕاستی کلێنێکی گەورە بوو بێ ئێمە. بەڕاستی ئەمڕۆ دڵمان دەکڵێ بە لەدەستدانی زانای پایەبەرز و مامۆستای گەورە و خۆشەویستمان مامۆستا مەلا عەبدوڵڵا کە هەر لە سەرەتای تەمەنی لاوێتیەوە کەوتۆتە بەرخوێندن و خۆشارەزاکردن لە زانستە ئیسلامیەکان و هەتا تەمەنی کۆتایی پێهات لە خزمەتی ئیسلام و موسڵماناندا بوو. هەتا دەمرم خۆم بە قەرزداری مامۆستای پایەبەرز دەزانم کە لە سەرەتای خوێندنمەوە لە لای جەنابیان چۆکم دادا و لە خزمەتی دابووم. خوای گەورە ئەجر و پاداشتی بداتەوە بەو شێوەیەی کە ئەجر و پاداشتی زانا و خواناسان و لە خواترسان دەداتەوە. بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کە لە مەراسیمی بە خاکسپاردنی تەرمی مامۆستا مەلا عەبدوڵڵا ئامادە بوو دەڵێت لە دەستدانی مامۆستا عەبدوڵڵا خەسارەتێکی گەورە بوو چونکە مامۆستا کەسایەتێکی دیاری کۆمەڵایەتی و زانست و زانیاری بوو. بەرپرسی لقی زانایانی کۆمەڵی دادگەریش وتی مامۆستا عەبدوڵڵای دووگۆمان ئەهلی زانست بوو حەزی لە کاری ئیسلامی بووە و ئەندامێکی دیاری لقی زانایانی پشدەری کۆمەڵ بوو. جەنابی مامۆستا لە ڕاستیدا لە دەستدانی خەسارەتێکی گەورە بوو کەسایەتێکی کۆمەڵایەتی ئەهلی عیلم ئەهلی مینبەر پاشانیش خەڵک کەسانێک بوو لەگەڵ کاروباری ئیسلامیدا لەگەڵ تەمەنەکەی بەردەوام بوو و هەمیشە پاڵپشتی گەنج بوو پاڵپشتی کاری ئیسلامی بوو دڵی بە کاری ئیسلامی خۆش بوو. خی پەروەردگار شێوەی مردنەکەی بۆ بە پلەی شەهادەت قبوڵ بکات. کەسایەتیەکی ئاینی و کۆمەڵایەتی دەڤەری دووگۆمان و پشدەرە ڕەقە و سەنگەسەر و پشدەر بە شێوەیەکی گشتی بوو. خی پەروەردگار دەرەجاتی عالی بکە. مامۆستای بەڕێز ئەهلی عیلم بوو و هەر لە سەرەتای شتاکانەوە پەیوەندی بە ڕابوونی ئیسلامیەوە دەکات بە بزوتنەوەی ئیسلامی و دواتر کۆمەڵی دادگەری تاوەکو ئێستش. مامۆستا پێگەیەکی دیاری بەڕاستی هەبوو لە خزمەت بە عیلم و زانست و زانیاری و بە حجرە و فەقێ و مەلایەتی لە دەڤەرەکەدا. مامۆستا مەلا عەبدوڵڵا مەلا ئەحمەد مەلا سلێمان با مەلا عەبدوڵڵای دووگۆمان ناسراوە. نزیکەی 30 ساڵ پێشنوێژی وتاربێژی گوندی دووگۆمان بووە. دواتر لەیەکێک لە مزگەوتەکانی ناحیەی سەنگەسەر دادەمەزرێت. لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردووەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە تا کاتی کۆچی دوایی بەردەوام بووە و ئەندامێکی دیاری لقی پشدەری زانایانی کۆمەڵی دادگەری بووە. لا دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.